بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء وخاتم المرسلين محمد وعلى آله وصحبه وسلم. ربنا اغفر لنا ذنوبنا وإسرافنا في أمرنا وثبت أقدامنا وانصرنا على القوم الكافرين. ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك رؤوف رحيم. آمين. خۆشەویستان، خۆشحاڵم کە لە بەرنامەی پەنا بە خزمەتتان دەگەمەوە. خوازیارم خوای پەروەردگارە و بەرنامەیە بخاتە تەرازووی چاکەکانمان و تەرازووی چاکەکانمانی پێ قورسکە و عاقبەت و خێرمان بکە. خوای پەروەردگار بە گەورەی و عەزەمەتی خۆی داهاتومان لە ڕابردوومان باشتر بکە، بە موسڵمانی بمان ژێنێ، بە موسڵمانی بمان مرێنێ، بە موسڵمانی زیندیمان بکاتەوە ئینشاء الله تعالى. لە زنجیرەی دوازەم بە خزمەتتان دەگەم، هەر لەو فەرمودەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە لە خزمەتی دابووین دەفەرمێ وباعد بيني وبين خطاياي كما باعدت بين المشرق والمغرب. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە خوا دەپاڕێتەوە، دوعا دەکا کە خوای پەروەردگار تەبارەک وتەعالە بینی ڕۆژهەڵات و ڕۆژ ئاوا دوور کاتن چەند دوورە بینەکەیان، ئەوەندە دوور بێتن لە گوناه و تاوان و مەعسیەت و سەرپێچی ئەمر و فەرمانەکانی خوا تەبارەک وتەعالە. ئەو دوعایە دووشتی لێ دەخوێندرێنەوە. یەکەمیان کە دەفەرمێ وباعد بيني وبين خطاياي، جارێ ئینسان هەموو ئینسانێک وەکو پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ كل بني آدم خطاء. خطاء لە زمانی عەرەبی بە سیغەی مبالغات، یعنی كثير الخطأ. جا ئەو خەتەئە جاری وایە بە ئەن قەز دەبێ و جاری وایە بە هەڵە و بە نائاگا دەبێتن. هەردوو حاڵەتەکان پێغەمبەر دەفەرمێ عەلەیهی سەڵات وسەلام وخەیر الخەطائین التەوابون، و باشترینی ئەوانە چنە کە زۆر تەوبە دەکەن و زۆر دەگەڕێنەوە بۆ لای خوا تەبارەک وتەعالە. ئەوە خاڵی یەکەم کە پێویستە ئینسان ئاگای لێبێ بە نوێژێک، بە ڕۆژوویەک، بە زەکاتدانێک، بە حەج و عومرەیەک، بە ئیلتیزاماتێک لە خۆی بایی نەبێتن. لەبەرەوەی ئەوە سەید الخەڵقە، پێغەمبەری خوایە عەلەیهی سەڵات وسەلام ئەو دوعایە دەکاتن و ئێمەش فێر دەکاتن. و پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە ئەو پێغەمبەرە بەڕێزە بووە و لە لای خوای پەروەردگار مەکانەت و ڕێز و حورمەتی کە دەفەرمێ وەڕەفەعنا لەکە ذیکڕەک، ناودەنجی تۆمان بەرز کردوتەوە، لە هەر شوێنێکی ناوی ئێمە بێ ئەی موحەممەد دەبێ ناوی تۆش بێتن. ئەوە بەسە شەڕەف بۆ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام. بەڵام لەگەڵەوەشدا تەماشە دەکەی عابیدترین بەندە و عەبدی خوای پەروەردگار بووە. لە هەموو لە سەحابەکان زیاتر عابیدتر بووە، خواپەرستتر بووە، خۆی زیاتر ماندوو کردووە و دائیمەنیش زوبانی پاراو بۆ بە ئەستەغفر الله ئەستەغفر الله ئەستەغفر الله و ئەتوب ئیلەیه. زۆر گرنگە ئینسان ئاوا لە ژیاندا بژیە بەڕاستی. خاڵێکی دیکە لەو دوعایە ئەوەیە کە ئینسان داوا بکە خوای پەروەردگار لە گوناه و تاوانەکانی ڕابردووی خۆش بێتن، گوناه و تاوانەکانی ڕابردووی ڕەشکاتەوە. ئەوەش بە چ دەبێ؟ بەوە دەبێ کە پێغەمبەر دەفەرمێ عەلەیهی سەڵات وسەلام وأتبع السيئة الحسنة تمحوها وخالق الناس بخلق حسن. یعنی بەڕاستی زۆر مهمە. ئینسان ولەما دەفەرمون هەر گوناهێکتان کرد، هەر تاوانێکتان کرد، بە ئاشکرایی چاکەیەکی بە ئاشکرایی بکەن. هەر گوناه و تاوانێکی بەدزیتان کرد، چاکەیەکی بەدزی بکەن. بۆ چکە چۆن بە تەباشیر لەسەر سەبوڕەی دەنووسی، دوایە بە مساحەی بەسەر دادینی ڕەشی دەکاتەوە، شوێنەواری نایەڵیتن. چاکەش ئاوا شوێنەوار و گوناه و تاوان ڕەش دەکاتەوە، شوێنەواری نایەڵیتن.
ولا هەمووش مهمتر بەڕاستی ئەوەی کە ئینسان دەبێت لەگەڵ کۆمەڵگە و مجتەمەعدا بە ئەخلاق و ڕەوشتێکی جوان هەڵسو کەوت کات. ناشفەرمێ وەخالق المؤمنینە یان مسلمینە، دەفەرمێ وەخالق الناس بخلق حەسەن. حەسەنمان هەیە و ئەحسەنیشمان هەیە. حەسەن لە ئەحسەنیش باشترە. بە هەڵسوکەوت و ئەخلاقێکی زۆر جوان هەڵسوکەوت و معاملە لەگەڵ دەوروبەری خۆتان بکەن. بۆ چکە بە خۆتان دەڵێن مسلمان، بە خۆتان دەڵێن ئێمە شوێن کەوتوی پێغەمبەرین عەلەیهی سەڵات وسەلام. ئەوەی کە لە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام خۆی پاڵ دەداتە لای پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام، دەڵێ شوێن کەوتوی پێغەمبەرم دەبێ ئەخلاق و ڕەوشتیشی وەکو ئەخلاق و ڕەوشتی پێغەمبەر لێ بکات عەلەیهی سەڵات وسەلام. لە هەموو بوار و لە هەموو کایەکانی ژیاندا. بۆ چکە ئەو خەڵکەی کە سەرسام دەبێت بە مسلمان بوون بە ئەخلاق و ڕەوشتی ئێمە کەمتر وایە گوێ لە وتار و محازەرە و دەنگ و ڕەنگ و ئەوانەی ئێمە بگرێت. بەڕاستی لەبەرەوەش تەماشە کە ئەمڕۆ ئەو وڵاتی ئەندۆنیسیا کە گەورەترین وڵاتی مسلمان نشینە، ڕێژەی مسلمانانی لە هەموو دنیا لە هەموو مسلمانان زیاترە، بەڵام تەماشە دەکەی بە جەنگ و جیهاد و بە فتوحاتی ئیسلامی مسلمان نەبوون، بە ئەخلاق و ڕەوشتی تاجیرە مسلمانەکان مسلمان بوون، بە ئەخلاق و ڕەوشتی تاجیرە مسلمانەکان مسلمان بوون. حتا لە ئەثەرێک داهاتوە پێغەمبەرمان عەلەیهی سەڵات وسەلام یەکێک پێی دەڵێ پێغەمبەری خوا لێرە بێستا دێمەوە، دەڕوا پێغەمبەری خوا ئاکابرا لە فکری دەچێت، تەماشا دەکا پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دێ هەلێوێن دەرێ ڕاوەستاوە، خوا عافوتکە زۆر ناڕەحەتت کردین ئەمڕۆ، بۆ خڵای پێغەمبەری خوا لەبیر کۆت و هەلێرەی ئەتۆ کە حیساب بۆ قسەی خۆت ناکەی مقابلەکە حیساب بۆ قسەی خۆی دەکا. زۆرمان دەبێ ئاگا لەوە بێتن. ئەوجا دەفەرمێ خوایە مۆفەقمان بکەی کە خاڵی سێم و بڵێ چوارم کە لەو دوعایە وەردەگیرێتن لەسەر ئەو گوناه و تاوانانەی کە ئاگامان لێ نەبووە و بە ئەنقەس نەمان کردوون، خوایە محاسەبەمان نەکەی. ئەوجا خوایە عیسمەتێکمان پێ ببەخشی، ئیمانێکمان پێ ببەخشی بۆی کە ئەو ئیمانە بمان پارێزی لەو گوناه و تاوانانە. چۆن ڕۆژهەڵات و ڕۆژئاوات لێک دوور کردوونەتەوە، مەسافەیەکی ئەوەندە دوور و بەردرێژیان هەیە، ئێمەش لەگەڵ گوناه و تاوان ئەو مەسافەیەمان بخێبین. یعنی لە ژیانی خۆماندا تخوونی گوناه و تاوان نەکەوین، ئەوەندە لێمان دوور بێ خوا نەخواستە ئەگەر حەز و ئارەزوشمان لێبێ دەستمان پێی نەگات. و ئەوکو گوتیشم ئینسان بێکەم و کوڕی و هەڵە نابێ، بەڵام گرینگە و ئینسانەگە کەوتە هەڵە و کەم و کوڕیەکانیش جەریء بێ زوو پەشیمان بێتەوە و بە کۆڵێ تاوان نەگەڕێتەوە لای خوای پەروەردگار تەبارەک و تەعالا. لە دوایین مەقطعی ئەو فەرمودەیە دەفەرمێ اللهم إني أعوذ بك من المأثم والمغرم. خوایە پەنا دەگرم بە تۆ، هانا دێنم بە تۆ لە دووشتان، مەئثەم گوناه و تاوان و هەموو ئەو شتانە دەگرێتەوە، ئەو سەرپێچیانەی کە دەکرێن جا گەورە بنیان گچکە بن. لەبەرەوەی بەڕاستی گوناه و تاوان تەئسیر لە قسە و ئەخلاق و هەڵس و کەوت و مەواقیفی ئینسان دەکاتن. ئەو کەسەی کە گوناه و تاوان دەکاتن سەرپێچی ئەمر و فەرمانەکانی خوا دەکا، بەکەلک ئەوە نایەتن کە بەڕاستی ببێتە قودوەی موسڵمانان، بەکەلکەوە نایە کە ئینسان لاسای بکاتەوە و بەدوای کەوێتن، بە تایبەتیش گوناه و تاوانێک کە کابرا بە ئەنقەز بیکاتن. و گوناه و تاوان پەردەیەک دروست دەکات لە نێوان ئێمە و خوادا تەبارەک و تەعالا، لە نێوان قبولبوونی دوعا و نزاکانماندا. لەبەرەوەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام زۆر تەرکیزی لەسەر ئەو خاڵە کردوتەوە.
و هاوڵان دەفەرمونون دایکی ئیمانداران ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ دەفەرمێ پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام زۆر ئەو دوعای دووبارە دەکردەوە اللهم إني أعوذ بك من المأثم والمغرم. مەغرەم دەفەرمێ مەسەلەی قەرزداری و ئەوانەیە دەڵێ پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام بۆ هەندە ئەو دوعایە دووبارە دەکەیتەوە دەفەرمێتن لەبەرەوەی إن الرجل إذا غرم حدث فكذب ووعد فأخلف. دەڵێ ئینسان ئەگەر زۆر قەرزدار بوو کە لە زاری وایە دەبینی کە تەماشای قەرزدارەکان کەنەوانی کە بەناحەق قەرزیان کردن لە دەرسەکانی ڕابردوو باسمان کردن ناگەڕێمەوە سەری ئەو شتانە چین مباحن کە ئینسان قەرزی بۆ بکاتن شتێکی مەمدوحە و ئینسان ئینشاءڵڵا بەسەری گوناهبار نابێ. بەڵام ئەوانەی کە فێر بوون ماڵی خەڵک بەناحەق دەخۆن دەفەرمێ ئیدا غەریمە حەدەثە فەکەذەبە قسان دەکات بەڵام درۆیە دەکاتن یعنی قەرزداریەکە فێری درۆکردنیشی دەکاتن ووعد فأخلف و بەڵێنیشت پێدەدا بەڵام مخالفەی بەڵێنەکە دەڵێ کاکە سبەینێکا لەبەر ماڵی تومە پارەکەت بۆ دینمەوە سبەینێ چی و دوو سبەی چی و کاکە وعد بێتن فڵانکە ڕۆژەی پارەکە تا دەبەرچێدایە هیچ پێشی دەڵێ کاکە عوزرێکت بۆ دینیتەوە ها وعدەکەی چ دەکاتن دەستچێنیتن بەڵام لەگەڵ ئەوەشدا درۆژ دەکاتن دەڵێ کاکە لێرە نەبووم درۆژ دەکا لێرە نەبوو. برادێک کرد بۆ خۆشی گوتی لەگەڵ نەفەرێک پێکەوە شەریک بووین لە قەلابێک سەرمان گەندات حیسابمان دەکرد حیسابەکەم بەدڵێ نەبوو ئەمیش ڕۆژی گوتم باتخوا بزانم داخۆ چ دەکات ڕۆژێ لە دوایوی بووم قەدەری ئەو خوایی بەس گوتم بزانم داخۆ ئەو پیاوە ڕاستگۆیان درۆزنە تی لە دووی دەڕۆیشتم سیارەیەکی چکەمێ بێویش ساحب قەلاب بوو لە مەنتقەیەکی بووی ناوی مەنتقەکەی نادەم بۆی کەوان لێ حاڵی نەبن کە دەگەڵەوانمە تی تەلەفۆنم بۆ کردوتم فڵان کەس لەکوێی وەبی لێرانە بیگۆتیەوە لە هەولێرێمە دەگوتم تەماشای ئاوێنەیکە لە هەولێرەی عیب ناکەی شەرم ناکەی لە خۆت تی کۆتاییم بە معاملەکەی لەگەڵی هێنا. ئەو قەزیانە ئەگەر بە وردی خۆشەویستانم لێ بکۆڵینەوە بەڕاستی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بێ حکمەت نییە ئەو هەموو دوعا و نزایانەی ئەوە کردوون بۆی کە ئێمەی موسڵمان پێیوە پابەند بین و ئێمەی موسڵمان خۆمان دوورکەینەوە لەو سیفەتە خراپانەی کە ئینسان عیبدار دەکا هەم لە ناو کۆمەڵگە و مجتەماع و هەم لە لای خوای پەروەردگاریش ئەو مەقبولیەتەمان نابێت. بێمە سەر فەرمودەیەکی دیکە کە پێغەمبەرمان عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ یەکێک لە هاوڵان پێغەمبەر پرسیار دەکات دەفەرمێ پێغەمبەری خوا هەندێک دوعا و پاڕانەوەم پێ بڵێ و فێرم بکە بۆی کە لەخوا پێ بپاڕێمەوە. پێغەمبەر فەرمووی بڵێ قل اللهم إني أعوذ بك من شر سمعي ومن شر بصري ومن شر لساني ومن شر قلبي ومن شر مني يعني ومن شر مني يعني فرجة. پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئەو چەند دوعای فێر کردن فەرمووی خۆت بدە پاڵ خوای پەروەردگار اللهم إني أعوذ بك ئەوە دائما لە فکرتان بێ ئەو دوعایە یعنی تەجەڕودکردن لە هەموو حەول و قووەتێکی ئینسانی کە ئێمە واستە بە خۆمان هیچمان پێ ناکرێت بۆ چونکە إن النفس لأمارة بالسوء چونکە نەفسی ئینسان تەشجیع دەکات بۆ خراپە و خراپەکاری بەڵام ئەگەر تەجەڕودمان کرد لە حەول و قووەتی خۆمان و پشتمان بە خوای پەروەردگار بەست خوای پەروەردگار تەبارەک و تەعالا بە گەورەی و عەزەمەتی خۆی فریامان دەکەوێت و خوای پەروەردگار پشتگوێمان ناخاتن
خوای پەروەردگار تەبارەک وتعالە هاوکارمان دەبێتن. دەفەرمێ بڵێ اللهم ئینی ئەعوذ بیک من شەری سەمعی، خوایە پەنا دەگرم لە تۆ لە ئەو خراپانەی کە بە گوێچکە دەکرێن. ئەو شتە چن کە خراپەن بە گوێچکەی ئینسان دەکرێن، گوێگرتنە لە غەیبەت، گوێگرتنە لە بوختان، گوێگرتنە لە گۆرانی و لە ئەو مۆسیقە و بەزم و ڕەزمەی کە لە ڕووی شەرعیدا ڕێپێنەدراون، ئەوانە هەمووی خراپەیەکن بە گوێچکەی ئینسان دەکرێن، دەبێ ئینسانی موسڵمان خۆی لێ پارێزێتن. ئەوجا دەفەرمێ وەمن شەری بەسەری، خوایە لە خراپەکانی چاو بمان پارێزی. خراپەکانی چاو چن؟ خۆ گەورەترین نیعمەتی خوای بە ئینسانیدا پاش عەقڵ و لە دوای هیدایەت چاون. لەبەر هەندێک پێغەمبەر دەفەرمێ عەلەیهی سەڵات وسەلام خوای پەروەردگار فەرموویەتی هەر کەسێک کە ئەو دوو خۆشەویستەم لێستاننەوە سەبر بگرێتن لەسەریان ئیلا پاداشتەکەی بەهەشتە. لێچێک لە قسە خۆشەکانی شێخ کوشک هەزار ڕەحمەتی لێوی قەبری پڕ لە نور بێ کە لێی دەپرسن دەربارەی کوێری، دەڵێ یەکێک لە نیعمەتەکانی چاوچێری من ئەوە بوو کە ئەو تاغوت و زاڵم و ستەمکارانم نەدیتر لە دنیا بە چاوی خۆم. خوای گەورە و نیعمەتەی بە قسمەت کردبوو. بەڵام یەک شتیش بزانن، هەر ئینسانێک خوای گەورە کە چاوەکانی لێ وەردەگریتەوە نیعمەتی دیکەی بە قسمەت دەکات. هیچ کەسێک خوای پەروەردگارەوە نییە نیعمەتێکی لێ وەرگریتەوە نیعمەتی دیکەی نەداتێ. بەڵام بەڕاستی ئەوەش نیعمەتی چاو گەورەترین نیعمەتن. شەڕی چاوەکان چیە؟ نەزەر چییە؟ تەماشەکردنە بە حەرام، گاڵتە پێکردنی خەڵکە، چکە زاری وایە بە چاو بە ئیشارەت گاڵتە بە خەڵکی دەکەی. یانەوەتە خەڵکێک مەسەلەن کە دەبینی ئینسانێکی ستەم لێکراو زاڵمێک بە دوای وەتی بە ئیشارەت پیشانی دێت، دەڵێ ئەوە تاوە لێرانەیە. ئەوە هەموو شەڕی نەزەرە. ئەو جا تەماشەکردنی ئەو سایت و ئەو فەیسبوک و ئەو ئەنتەرنێتەیە کە کەس ئاگای لێنی ئەو خوایە نەبێتن، ئەو هەموو شتە حەرامانە خۆ لێ نەپارێزیەوە تووشی شەڕی ئەو نەزەرە بووی، هەمووت لەسەر حیسابە. ئەو جا دەفەرمێ ومن شەری لیسانی، بەڕاستی زوبانیش ئەها کوردەواری خۆمان دەڵێ سەری گۆتە زوبانی هەتا ئەتۆم جیرانی خۆشیە نابینم لە ژیانی. یعنی بەڕاستی ئەگەر زوبان جیرانێکی باش نەبێ هەموو لاشت معەزەب دەبێتن. پێغەمبەریش عەلەیهی سەڵات وسەلام ڕوح و گیانمان بە قوربانی بێ دەفەرمێ هەر کەسێک زەمانەتی دوو شوێنانم بۆ بکات زەمانەتی بەهەشتی بۆ دەکەم. زەمانەتی زوبانم بۆ بکات زەمانەتی فەرج و داوێنم بۆ بکات، ئەمن زەمانەتی بەهەشتی بۆ دەکەم. یەکێک لە هاوڵان دەفەرمێی پێغەمبەری خوا یعنی مە محاسبە دەکرێن لەسەر ئەو قسە و ئەو شتانی کە دەیڵێن، وەکو دەڵێ ڕەبی دایکت سینگت بۆ بکوتێتن. ئەدی ئەو خەڵکەی کە ڕادەچێشرێ لەسەر ڕوان بۆ دۆزەخ هەدی هەمووی دروێنەوەی زمانەکانیان نییە، زمانی ڕاناوەستی ماشەڵڵا. کورە زۆر عەجایبنی ئێمە. ئەتوو وەرە تەماشەکە بێ حکمت نییە. تەماشای هەموو عەزاکانی خۆت کرد هەموو لە دەرەوەن، چاوت لە دەرەوەیە، لوتت لە دەرەوەیە، گوێچکت لە دەرەوەیە، ها دەستت لە دەرەوەن، قاچت لە دەرەوەن، دیقەت و لێ کردویانە نا، برۆت لە دەرەوەن، بژوورکت لە دەرەوەن، سەرت لە دەرەوەیە. بەڵام وەرە تەماشەکە زوبان لە پاڵ چوار دیواراندا سزن کراوە، بەڵام هێشتانەکەش هەر دەڵقەتت نایێت. دوو تاخمەی ددانان ئەوە دوو دیوار و دوو لێویش ئەوە چوار، لە مابەینی چوار دیواری پۆڵاین هێشتانەکە تەماشە دەکەی کە وەزعەکەی زۆر لێی ناگەڕێی. وەلەما قسەیەکی جوان دەکەن، دەفەرمون بە ئینساف بن لەگەڵ عەزاکانتان، بە ئینساف بین لەگەڵ عەزاکانمان. یعنی چی؟ یعنی خوای گەورە دوو چاوی داییە، دوو گوێچکەی دایە، دوو لێوی دایە، زمانەکە دایە. کورەگە هەر قسانیشەکەی قسانیشەکەی، دوو جار تەماشەکە، دوو جار گوێ لێ ڕابگرە، لێ بفکرەوە جا یەک جار قسەی چی بکە. بە قسەی چی وایە ماشەڵڵا دەڵێ ڕادیۆگە پێ بوو کوژانەوەی نییە. خوا پەنامانداتن. ئەوە لە دەرسی لە زنجیرەی داهات و تەواوی دەکەین.
وصلى اللهم على محمد وعلى آله وصحبه وسلم.